یەکێک لە شوێنی بەیەکگەیشتنی ژمارەیەکی بەرچاو لە نووسەر و ڕووناکبیرانی کورد و پێکهێنانی کۆڕ و سەمینار بۆ هەرچی زیاتر ئاشنابوون بە بەرهەمەکانی نووسەرانی کورد لە شاری ستۆکۆڵم پەرتووکخانەی کوردیە. کتێبخانەیە کوردی فدراسیۆنا کۆمەڵایەن کوردستانê کۆمەڵایە نویسکارên کورد و کۆمەڵایە جوانان ên کورد ji bo wê bû ku berhemên nivîskarên Kurd bidin nasandin û hinek ji navarûka wan berheman bê diyarkirin. گردبوونەوەی ئەم جارەی ڕووناکبیران و ئەویندارانی پەرتووک لە کتێبخانەی کوردی بۆ هەرچی زیاتر ئاشنابوونە لەگەڵ ژیان و بەسەرهات و شێوەی دەست بە نووسین و پەرتووکەکانی نووسەری باکووری کوردستان زناری خامۆ. زناری خامۆ ساڵی 1950 لە وێرانشار لە باکووری کوردستان لەدایک دەبێ و تا ساڵی 1980 هەر لەوێ دەمێنێتەوە، پاشان دێتە وڵاتی سوید و ماوەی 35 ساڵە لە وڵاتی سوید دەژی. زناری خامۆ هەرگیز نەچوو بۆ قوتابخانە، بەڵام ئەمڕۆکە یەکێک لە چیرۆک نووس و نووسەرە ناسراوەکانی کووردە. ساڵی 1998 یەکەمین پەرتووکی چاپکراوی بە ناوی هندک ڕندک چاپ دەبێ. بدە دوو دلێ خۆ ئەو ڕۆمانەیە کە لە سویدیەوە وەری جێڕاوەتە سەر زمانی کوردی و بە زاراوەی کرمانجی چاپ کراوە. ساڵی 2008 ئانتۆلۆژیای چیرۆکی منداڵان کە 125 چیرۆکی منداڵانی لە خۆگرتووە چاپ دەکات و پاش ماوەیەکی کورد لە چاپی دووەمیدا دەیکا بە 147 چیرۆک. ئەس ساڵە 1950 لە وێران شاری هاتمە دونێ لە گۆردیا من دەبێژێ ساڵ ڕاستە کەسێ من دەبینن دەبێژن دەبێت چووکتر بی ینی گەرەک نەوێ ساڵێ بێ باوەریان مژی وەرە ینی لە گۆرە وادیامە 1950 لە وێران شارە هاتمە دونێ لەوێ دەرێ مەزم بوو و قەت دەچوو مەکتەبێ خوێندن و نویساندنێ بخۆ فێر بوو. ئەم پیرە نووسەرە بە ئەزموونەی کورد هۆکاری نەچوون بۆ قوتابخانەی وەک گەلێک لە منداڵانی کورد گێڕایەوە بۆ هەڵگرتنی باری قورسی ژیانی بنەماڵەکەی، لەگەڵ ئەوەی کە بنەماڵەیەکی دەوڵەمەندی هەبووە بەڵام کاری بۆ یاغی پێڵاو دەبێتە پیشەی سەردەمی منداڵی زناری خامۆ. باوێ من یەکی حاڵخۆش بوو دەوڵەمەند و تەراکتۆراوی هەبوو بیچەراوی هەبوو هەبوو لێ دەما زارۆکتیامەدا هەن ئیشاتن سەرێوی هات گرتن کەت حەفسێ لە سووریا کەت حەفسێ وەرحاصل ئەس نخوریە دیا خو بووم و نابێنا باوێ من و ئاپێ مژی نەباش بوو وی لەمە مێزانات کرد ئەس مەجبور بووم کو ئەس بخەبتم لۆما ئەس چون با قۆندەرەچی ئەس بووم پێڵاوچێ کردیانێ سکوما کارە سوێدی دوێژن و ئەس نەچوو مەکتەبێ لێ ئەو حەسرەتە مەکتەبێ تم لە دلێ مدا هەبوو ji ber ku hemû hevalê min der û dora min diçûn mektebê em bêjin berdilkên reş li xwe dikirûn ew ê spî û ez jî temenê wan de diçû min kar dikir bi min pir zor bû wek bîranîn jî ez dixwazim tiştekî jî bêjim belkî min carkê du cara jî nivîsandibe ya jî gotibe ez zarok bûm ez li ba qondereçî şagirt bûm mekteb li paş dikana me bû çaxa zî lê diket em bêjin deng dihat me yanî em bêjin dema me de zarokên em bêjin destê sivê diçû hebû piştî nîvro diçû hebû îjar çaxa ew zarokên sivê bela dibûn diçûn malê ew ê piştî nîvro batena min jî ji hostê xwe re digot ez ê herim malê namixwim navrojê me ev diçû ji em baz dida diçû malê li malê min ewek ji xwe re min berdilkek reş kirî bû û çentek kirî bû û ew yaxak min stûkirkek spî hebû min li xwe dikir û çentê xwe dida destê xwe û
اچا قلاویا ویدک مسپر هستیار دبم از بزارو کار دگریام يعني فانا اجي مكتبي ام بيجن هذا چمالي هذا يعني عشقی خوێندن و نووسین و هەستی کوردبوون هەر لە تەمەنی منداڵیەوە لەگەڵ زنارێ خامۆ گەورە بوون. ليه ومن كتابت زاروكا دستان زاروكا السنفك درباسي السنفك دبون من قال كتاب توب ذكر يا جان المال ما حوقات دبون من دخان ومن مراق ذكر يعني انسان شواد كان حوقا خوش بالنفسيين من اول نفسيين سر كتاب من التخليد ذكر دور از مزن بوم که وانا انسان بدستان نویسان ماکینه نویساندن من تم جمره سرک بو يعني انسان شواد كان حوقا خوش و كيف بنفسينه ناخذ له خاري من دخوست از وانتم تخليد بكم خوش بنفسينه بفيهاوي بمرة يعني أشقى خوندني برشيبو أم بيجن أو كاغتي عربي حتى من عردي دي موانا توب ذكر أو جالي ديني جي نقدقوتن يعني قدسية تكوان هبو نكب عردي أو بلي جغراب عربي سرد نويسا من توب ذكر كاغتي دين من دخوست أزبخوينو بفيهاوي أشقى خوندني بمرة تشيبو وهوالي مكش طلبة بون مثلا لوران شعري زنارێ خامۆ خاوەنی چەندین پەرتووکە وەک چیرۆک قسەی خۆش و وەرگێڕانی ڕۆمان و هۆنرا بۆ یەکەم جار لە گۆڤاری ئارمانجدا دەست بە نووسین دەکات و هەروەک ئاماژەی پێکرد زیاتر لە 350 بابەتی چاپکراوی هەیە لە گۆڤار و ڕۆژنامەکاندا کە ناوەرۆکی بابەتەکانی زیاتر لەسەر زمان و کێشەکانی زمانی کوردی و بابەتی سیاسی و پێکەنینی و چیرۆکی منداڵان و چیرۆکی ڕاستەقینەیە و هەروەها چەندین هۆنراوەشی بڵاو کراونەتەوە. نویس نایە بیرام لێ جارا پێشی من ئارمانجێدا نویساند. ئارمانج لەوێ دەرێ دەردەکەت هەواڵێ مە ئەزوێ چای لە ئالمانیایی بوون ژمارە شاندم مەلورا میزانپاژاوێ چێ دەکرد ji xwe me du kovar jî derxistin kovarê zaroka hêlîn û hêvî çîrokê me diwan de jî hene piranî nivîsên li ser zimanin yani problema ziman ya ez dixwazim yani her Kurd her siyasetmedar dibe siyaseta xwe bi Kurdî bike bi Kurdî bipeyive ez bawer nakim tu kesî di nava Kurda de eybê gotina wê bi qasî min em bêjin divî warî de خلق رخنه کرده مداخله خلقی کرده ام بیشن خلق ایشان دبه از پرانی بلکی 350 نویسی من لسر پروبلم زمان کردی یعنی ام بیشن کرد به زمان خوب بزانه رونق بیر به زمان خوب بزانه سیاست مدار به کردی بزانه گرمانچی یا جزا زاکی فرق نکه یعنی کیجا زاراوی زن برای بویا او که یه دن تشتن مزاحي هنا ام بيجي نويسين سياسي ومزاحينه هناك جي نويسين رخنا جرينه هناك بيكانينن يعني نويسين تبل هفن بار من جارا قد شعر غيرنا نويسان من كان شعري ام بيجي نويساندن تشيروكين زاروكا هنا يعني خميشوك هنا بيكانين هنا هفن يعني نويسين بابتين جدا جدانه لە ساڵی 2007ەوە وێبلاگێکی ئینتەرنێتی دەکاتەوە کە 2400 بابەتی هەمەڕەنگی هەتا هەنووکە لەخۆ گرتووە. پشتی ئەژ ئارمانجێ دەرکەتم ئەم بێژن کەسێن کو دو نویسێمە ڕۆژناماک دکانێت چاپ بکە لێ نویسا سسیال بێژنا ئەژی مەریڤێکی وەها من کو تو جاری سەری خو ناتەوینم یعنی یەک تشتێک نویساندی دەبێ گەرە وەرە یعنی ناگوارینم لو ماجي كسي نويسم چاپ ندكر اجا انترنت جمرا لوتو لكن اذا ناس حوجي كسي مساعديه بقرم نا هارم البركسي بقرم نكس كان جمرا بيجو ولا فيا كن فيا دريش فيا وهابك او دلم تشوا بخوازه از ورد نويسم 2 ساعات ده بلاف دكر لو ماجي جي سالا 2007 وفردا 8 سالن بلوغك من هي بريوك أزنها ورم من ليه مذكر من 2400 مقالة نفسان يعني إيرو مروفين كورد دكانين نال ولاتي خبجي لهر مالي ده بجي
تێکەv her malê biriya televizyonê biriya internetê dikanı xwe bigîne mesela em bêjin ez çaxa li ewa xwendavanê xwe mêze dikim ji Amerîkayê piştî 2 deqa yek nivîsa min şirove dike ji Silêmaniyê piştî 2 deqa yek şirove dike ji Hewlêrê şirove dike ji Hekariyê şirove dike ji Stenbolê dike yanî îdî vê teknîkê wiha kiriyê sînor rakirine Kurd dikanin eger merev bixwaze di warê ziman de xwe bigîne Kurda tesîrê lê bike û dibe meriv israr be bi zimanên serdest bi Kurda re nedûne ez em wek prensîp Kurdekî ku bi Kurdî bi Kurmancî Zazakî Soranî Hewramî Lûrî bi çi zaravayî dibe rabibe eger bizanibe ez pêre bi zimanekî de napeyivim ئارمانج هێلین هێوی هاوار نودەم چرا و گەلێک گۆڤار و ڕۆژنامەی دیکە و ماڵپەری ئەلکترۆنیکی هەن کە بابەتەکانی زناری خامۆیان لەخۆ گرتووە پشتی یعنی د هێوی هێلین ئارمانج بەربانگ و د کۆڤارا فرات جەوەری نودەم چرا وەکی دژی هەن کۆڤارە ژی باوەڕ دکەم ئازادیا وڵات یا ژی دەستپێکێ پشتی چەند نویسێ من وان وەشاندنێ هەفەڤینێ وان هەن کۆڤارێ دژی دبکن ئەوێ وەشاندن ناوێوان باش نایە بیرامە لێ ماڵپەرێن کوردی دا و ئەوا دا گەلک نویسێ من هاتن وەشاندن هەر مرۆڤێک خاوەنی دڵێک و هەر ملەتێکیش خاوەنی زمانێکە مرۆڤێک دڵی لە لێدان بکەوێ دەمرێ ملەتێکیش زمانی خۆی لەبیر بکات زوو یان درەنگ قڕ دەبێت زمان دڵ و حافزە ملەتێکیە هەر ئینسانێک خودی دلێکی هەر ملەتێکشی خودی زمانێکیە ئینسانێ دلێوی بسەکنە دمرە ملەتێ زمانێ خۆ ji bîr bike zû dereng qir dibe diqede yanî weke însanê dilê wî raweste millet jî gava zimanê xwe wenda bike di nava millet û kultureke din de dihile wenda dibe tiştê milletekî ji milletekî din cuda dike ziman e dîn e û hin caran jî reng e tiştê me Kurdan ji Tirkan Ereban û Farisan digerîne ne dîn e ne jî reng e tenê ziman e ziman her çi qasî wasiteyek ji hev fêmkirinê be jî lê di eynî wextê de di navbêna dema borî û pêşeroja milletan de wezîfeya pireke dîrokî û kulturî ye jî biriya ziman meriv serborî edebiyat dîrok û kultura xwe dewrî cîlê nûh dike biriya zimên mîrat û hemû berhemên milletekî yên kulturî ji mirin û wendabûnê xelas dibin û xwe digihînin cîlê nûh milletê ku li zimanê xwe xwedî dernekeve û pêş te nebe piştî demekê ji kok û kultura xwe qut dibe û dikeve bin bandora ziman û kultureke din û di nava wî zimanî wê kultura nûh de dihile wenda dibe li rojhilata navîn û li cîhanê di vî warî de nimûne pir in gelek milletan ji ber ku zimanê xwe wenda kirin ew jî wenda bûn baweriya min yani taybetiyek me Kurda heye yani em milletên Kurd ziman ji bo me li gor milletên din gelek girîngtir e wek min got ji ber ku ne em û dijminê xwe di nav hev de dijîn li kêreka hev in dînê me jî yek e û rengê me jî yek e û coğrafya me jî yek e loma jî tiştê ku me wek millet ji Tirkan ji Ereba ji Farisan cuda dike ziman e